چێکردنا کلیپەکەیە ji derhênera Fadî Heddad ev derhênerek û kar ji bo hunermendên erebin nasgirî kiriye. Em biçin ve derim hevkarê min Derbaz Yunusî dê nava backstagên evê klîpê de hind hev dîtin, hindî me jî ji me re girtine. Biçin ve derim. بەڵام کاتەی تۆ بینەروبی سەری تۆڕی میدیایی ڕوودا و باش ئێمە ئێستا لەسەر سێتی کلیپی لەیلا فەریقین لە شاری بەیروت لە وڵاتی لوبنان تۆڕی میدیایی ڕوودا و تاکە کەناڵی کوردیە کە بتوانێت لە یەکەم کلیپی و لە یەکەم دەرکەوتنی لەیلا فەریقیە بتوانێت لەسەر سێت بێت لە دوای 10 ساڵ بێگومان ئێوە زانن لەیلا فەریقی 10 ساڵ دابڕابوو ئەوە ئامادەکاریەکانە من ئەمەوێت بینەروبی سەری ڕوودا و ئامادەکاریەکان ببینن بزانن کە لە لوبنان چۆن کلیپێکە کرێت ئەمێ باسی ئەوە بکەم ئەم کلیپە لەلایەن فادی حەدادەوە دروست دەکرێت فادی حەداد بەناوبانگترین ئەتوانم بڵێم یعنی هەڵە نیمەگەر بڵێم بەهێزترین دەرهێنەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کلیپەکانی ئەلیسا کلیپەکانی نانسی عەجرام کلیپەکانی هەیفاوەبی کلیپەکانی فارسکەرەم لەلایەن فادی حەدادەوە دروستکراوە من یەکەم کەس ئەچمە لای هەڵکەوزایر ئاوازدانەری کلیپی گۆرانی ژنە ئەم گۆرانی لەلایەن دکتۆر ئارەز عەبدولکەریمەوە تێکستەکەی بنووسا و کاگەڵکەوت ئەتوانین کاتە بگرین ببوورە ئەزانم مەشغوڵی هەستت چۆنە تۆ توانیت لە دوای 10 ساڵ لەیلا فەریقی بێنیتەوە سپاس بۆ ڕووداوە بۆ ئامادەموتان لێرە جێ خۆشحاڵێ میشە بە پرۆفشناڵی شەکانتانەکەن زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەبەرەوەی هونەرمەند لەیلا فەریقی گەورەترین ئەستێرەی کووردە شانازی پێوەکەن هەمومان بەرهەمێکی زۆر جوانمان کردووە بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ ئامادەکاری بکەن لەگەڵ دەرهێنەر فادی حەداد هونەرمەند لەیلا فەریقی ئامادەکاریی زۆر باشی بۆ کراوە چەند ستۆدیۆیەک و بە خۆشحاڵی و خەریکی کارەکەی پەیامی گۆرانی ژن لە ماوەی 10 سانیە پێمان بڵێ چییە؟ پەیامێکە بۆ پێکەوە ژیان و ڕێزگرتن لە یاساکان و مافەکانی ئافرەت لە دەستان خۆش من ئێستا چمە لای لەیلا فەریقی ئەگەر هاوکارم یارمەتیم بدات من ئەمەوێت زیاتر بینەروبی سەری تۆڕی میدیایی ڕوودا و دیمەنەکان ببینێت لەم گۆرانیە لەیلا فەریقی ئەڵێ ڕاستە ئێمە ژنین ئێمە ئافرەتین بەڵام ئێمەش مافمان هەیە وەکو ئینسان ئاها سیرکەن باکستێجی کلیپکردن چۆنە لە لوبنان لە بەیروت چەند کەسێک تەنیا ئیشیانەوەیە کە ئاگایان لە مکیاج و لە قژی هونەرمەند بێت بێگومان وەکووتم فادی حەداد لەیلا خان زۆر داوای لێبوور نەکەین ئەزانین لە کاتی ڕیکۆردای بەڵام زۆر بە کورتی چەند خولەکێک کات دەگرین کامێرەکەی ئێمە ئالێرەوەیە لەیلا ئێستا خەریکی ئامادەکاریە با کراسێکی زۆر جوانەوە لەیلا و کلیپاکات پەیامی گۆرانی ژن چییە مەبەستە چییە کاڵەی ئێمەش مافمان هەیە وەکو ئینسان بۆ پێشتر هەستە کرد کە لە کوردستان ژن مافی نەبووە وەکو ئینسان بێگومان وێرای سڵاو و ڕێزم زۆر خۆشحاڵم کە ئیمڕۆ لێرە ئێوە حازرن پێشم وا بە یەکەم جارتان بێن بۆ ئەوەی کە کلیپە بزانن چۆن دروست بکرێ وایە وەکو ڕوودا و ئەتوانم بڵێم من یەکەم جار من ڕوودا و ڕەنگ بە جاری دیکەشاد بێت زۆر باشە بەهەرحاڵ خۆشحاڵوین لە هاتنتان هەروە کە خۆشت ئشارت پێدا کلیپەکە لەسەر مافی ژنانە کە ئەوانیش بوونیان هەیە بە بێبوونی ئەوان دنیا ناتوانێت بە یەک ڕێگادا بەس بڕوە وەکو هەمیشە کەوتومە دوو باڵی باڵندەیەکە کە باڵێکیان بێ باڵێکی کە ناتوانێت هەڵ بفڕێ ژنیش ئەو باڵەیە باڵێکە لەو باڵەیە کە لە جامعە زۆر ئەبێ تەرکیز و تەرکیزی لەسەر بکرێ زۆر باشە لەیلا فەریقی کاتە ناگرم ئەزانم خەریکی ئامادەکاری من ئەوڵێم بینەروبی سەری ڕوودا و بێگومان ئەو کلیپەی لەیلا فەریقی لە دوای 10 ساڵ هاوکارم با یارمەتیم داد بەشێک لە سەماکەرەکان ئەوانیش لەوێەوە ئەوانە کۆمەڵێک بەشێکن لەو کچانەی کە لە کلیپەکەی فادی حەدادا کە بۆ لەیلای ئەکات فادی حەدادە دوێنم فادی حەداد بینەروبی سەری ڕوودا و یەکێکە لە بەهێزترین دەرهێنەرەکانی نیشتیمانی عەرەب بێگومان Thank you for being with us and thank you for let us to shooting on the set. سپاس کە لەگەڵمانیت و سپاس کە ڕێگەت پێداین لێرە لەگەڵت دابین. Number 1 Kurdish